هەر خراپەیەکت بینی ڕێگری لێ بکە. زمانی ئەمانی ئەم ئومەتە کە تووشی بەڵام موسیبەت نەبێ ئەوەیە لە بین یەکترا ڕێگریکەین لە خراپەیەکە بینی شەرم مەکە لە براکە. بڕواکەن جاران لە مزگەوتە بەبیرمە ئەگەر مخالەفەیە بکرایە 20 کەس بۆیان ڕێگە کردەوە. ئێستا مخالەفە لە مزگەوتە بکرێ هەموو خەڵک کۆ با مەلاکە قسەیە بکە. کرۆ ئەرکی سەرشانی هەومانە. ئەبینی لە بنەماڵەکەتە، لە ناو مناڵەکانتە، لە ناو خێزانتە، لە دراوسێکەتە. نەهی لە مونکەر ئەمە نییە بڵێ ئەوە نەکەی. بۆ شێوازە نییە. ئسلوبی جوان، ئەدەبی جوان، گەنجێک ئەبینی لەسەر ڕێیە. خۆتی لێلا مەدە، با گوناهبار بێ. بڕۆ قۆڵکە بە قۆڵیە. نەرم لەگەڵ یا بجوڵەرەوە بێنەرەوە بۆ مزگەوت. ئەزانی هەموو شەیاطینی دنیا لەسەر گەنجی ئێمە کۆبوونەتەوە. ئینس و جین پەلاماری ئەدەن و لا ڕێ ئەبن. ئێمەش خۆمان پاڵیان پێوە ئەنین. بیهێنەرەوە ناو مزگەوت. کامە زۆر خراپە لە دراوسێکەت، زۆر لەگەڵ ئەوە باش نەرم بە لەگەڵیە، ڕای کێشە بەرەو دینداری و خواناسی. حتا وەکو فەرمان بە خراپە لە ناومانە هەبێت، ڕێگری لە خراپە هەبێ و فەرمان بە چاکە هەبێ، هەتا وەکو ئەمە هەبێ لە ناومانە دڵنیابن عەزابەکانی خوا. مە زەمانی ئەمان عەزابەکانی خوا ڕوومان تێ ناکە، بەس کە نەما عەزابەکان بە لێشاو ڕوومان تێ ئەکەن.